نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دال محەممەدی کوڕی موسلیمی کوڕی شیهابی زوهری. ئیبن شیهابی زوهری کە یەک لە سەرچواری سونەت سەرچاوەکەی دەگەڕێتەوە سەر ئەو قوڕەیشیە و لە ڕوانگەی تەمەنەوە لە بچووکەکانی نێو شوێن کەوتوانە، موسلیمی باوکی لەگەڵ ئەمەویەکاندا دەستەویەخە بووە و لە بەرامبەر حەجاجەوە خەباتی کردووە و هەر بەم هۆیەشەوە کەسێکە کە ئەمەویەکان خۆشیان نەویستووە بەم پێیش ئەو وەک بانگەشەی بۆ دەکرێت نەکەر لە یانگری ئەمەویەکان نەبووە، بەڵکو کەسێک بووە کە بەردەوام بە گومانەوە لەلایەن ئەوانەوە چاودێری کراوە. زۆری پێش ئەوەی تەمەنی بگاتە 7 ساڵ قورئان لەبەر دەکات. جا دەزانن لە چەند ڕۆژدا لەبەری کردووە؟ تەنها لە 8 ڕۆژدا. بەڵێ ئەو لە 7 ڕۆژدا دەبێتە حافظ. لە تەمەنی 17 بۆ 18 ساڵیدا لەسەر کورسی وانەوتنەوە و ئیجتیهاد دادەنیشێت. کەسێکی هێندە ناوازە و بلیمەت بووە کە وتوێتی: هیچ شتێک کە خودا وەک ئەمانەت لە دڵمدا دای نابێت ناپاچی نەدیوە. ئەو هیچ شتێکی لە بیر نەچوەتەوە کە فێری بوو بێت. خۆی لە خۆیدا ئەو سەردەمەی ئەو سەردەمێک بووە کە لە ڕوانگەی کات و مەرج و ژینگەوە دەکرێت بە مامۆستا ناو ببرێت. زوهری لە سەرەتادا لە ئەڵقەی وانەی ساییدی کوڕی موسەیەبدا دادەنیشێت و 8 ساڵ بە بەردەوامی بەشداری لە وانەکانی ئەودا دەکات. لەم نێوەندەدا وانە لە لای عەبدوڵڵای کوڕی عوتبەش وەردەگرێت کە بە یەکێک لە 7 فەقیهەکە هەژمار دەکرێت و یەکێک بووە لەو 3 کەسەی عومەری کوڕی عەبدولعەزیزیان پێگەیاندووە. هەر خودی خۆی باز لەو ناڕەحەتیانە دەکات کە بۆ بەدەستێنانی زانست لە کۆڵی گرتوون و دەڵێت: 40 ساڵ لە نێوان شام و حیجازدا هاتووم و ڕۆیشتوم بۆ بەدەستێنان و کۆکردنەوەی فەرمودەکان. هەر بە زوبان ئاسانە ئەم هاتن و ڕۆیشتانە کە 40 ساڵی خایاندووە. لە ماوەیەکی وەهادا نەک تەنها تەواوی ئەو فەرمودانەی کە لە ئەوەوە ڕیوایەت کراوە و هێندەی قەبارەی قورئان و نیوێک دەبێت، بەڵکو دەتوانرێت بە قەبارەی دەیان قورئان فەرمودە و زانستی دیکە بێتە فێربوون. بەڵام زوهری بە تەواوی خۆی بۆ فەرمودە وەقف کردبوو. ئەم زانە پایە بەرزە بەوە تۆمەتبار دەکرێت کە گوایە موداهینە، پەردەپۆشی بۆ خراپەکانی ئەمەویەکان کردووە و بێدەنگ بووە لە ئاستیاندا. لە ڕاستیدا کارێکی لەم شێوەیە شتێک نەبووە کە مرۆڤەکانی ئەو سەردەمە بیزانن. جارێ لە لای محەممەدی کوڕی موسلیم هەرگیز شتی لەم شێوەیە نابێت. ئەو کەسێک بوو کە بە تەواوی خۆی تەسلیمی خودا کردبوو. موسلیمی باوکی لە پەنا عەبدوڵڵای کوڕی زوبەیردا لە بەرامبەر ئەمەویەکانەوە خەباتی کردووە و هەر بەم هۆیەشەوە خەلیفە عەبدولمەلیک کاتێک چاوی بە زوهری کەوتووە بە باشی بینیوە کە ئەم ڕووداوەی بخاتەوە یاد. ڕاستە کە ئەو لە کۆشتی ئەمەویەکاندا بووە، تەنانەت منداڵەکانی هیشامی پێگەیاندووە و پەروەردەی کردوون. بەڵام ئەمە هەڵەیەک نییە، بە پێچەوانەوە هەوڵێکی گرینگە بۆ ڕاکێشانی ئەو منداڵانەی لە داهاتوودا دەبنە سەرکردەی دەوڵەت بەرەو سوننەت و ڕێگەی ڕاست. وەک پێم وایە ئەمە یەکێکە لە خزمەتە هەرە گەورەکانی ئیمامی زوهری. بەڵێ ئەو ویستویەتی بە کەسانی پاشخۆی و مرۆڤەکانی ئەمڕۆژ ڕێگا نیشان بدات. ئەوە ڕاستیە کە لە کۆشتی ئەمەویەکاندا ناو بەناوتانە و تەشەر لە حەزرەتی عەلی دراوە. تەنانەت کەسانێک هەبوون بانگەشەی ئەوەیان دەکرد کە ئەو کەسەی لە ئایەتی 11 سوورەتی نوردا کە سەبارەت بە ڕووداوی بوختان هەڵبەستن بووە بۆ حەزرەتی عایشەی دایکمان بەوە ناوی براوە کە ئەو کەسەی خۆ بە گەورەزان و سەرکەشانە پشتی هەڵکردووە و لوتی بەرز ڕاگرتووە و داوای لێبوردنی نەکردووە حەزرەتی عەلی بوو بێت. ئەمە بانگەشەی کەسانێکی کەم بوو. بوختان و قسە هەڵبەستنێکی ڕوون و ئاشکرا بوو سەبارەت بە حەزرەتی عەلی. لە کاتی ڕووداوی ئیفکدا تا ئەو دەمەی وەحی بابەتەکەی ڕۆشن کردەوە، قسە و قسەڵۆکەکانی دەوروبەر بە تەواوی ئەستۆی سەروەرمانیان صلی الله عەلەیه وسلم چەماندبوویەوە. ئەویش پێشدا بەزینی وەحی دەربارەی ئەم بابەتە لەگەڵ هەندێک هاوڵانی داڕاوێژی کردبوو. لە نێو ئەو هاوڵانەی کە ڕاوێژیان پێکرا حەزرەتی عەلیش هەبوو. بە گوێرەی ڕیوایەتی لاواز حەزرەتی عەلی بە سەروەرمانی وتووە: خۆجگە لە عایشە ئافرەتی دیکە هەیە کە بتوانێت ببێتە هاوسەری تۆ. ئەوەی تا چڕا دێگەم قسەیە دروستە نازانم.
بەڵام لەم وتەیەدا هیچ تانە و هەڵسوکەوتێکی خراپ بەرامبەر حەزرەتی عایشە بەدی ناکرێت. لەگەڵ ئەمەشدا بەشێکی کەمی ئەمەویەکان بە ناحەق بانگەشەی ئەوەیان کردووە کە ئەم ئاەتە سەبارەت بە حەزرەتی عەلی دابەزیوە. زوهریش ڕۆحێک بوو کە لە بەرامبەر ناحەقی و هەڵەوە هەرگیز بێدەنگ نەدەبوو. بەڵێ لەسەر ئەم ڕووداوەش بێدەنگ نەبوو لە بەرامبەر فەرمانڕەواوە و وتی هەر خودی عایشەی دایکمان لە پێغەمبەری خواوە دەژێڕێتەوە کە ئەم ئاەتە سەبارەت بە سەرکردەی دووڕوەکان عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلوا دابەزیوە. کاتێکیش فەرمانڕەوا بە شێوازێکی ڕاق تەماشا دەکات وەڵامی دەداتەوە و پێی دەڵێت لا أبا لك فوالله لو ناداني مناد من السماء إن الله أحل الكذب ما كذبت. ئەی بێباوک سوێن بەخوا تەنانەت لە ئاسمانی شەوە بانکەرێک بانگم بکا و پێم بڵێت خوددا درۆکردنی حەڵاڵ کردووە من هێشتاش درۆ ناکەم. بەم شێوەیە زۆر پێداگرانە جەختی لەوە کردوێتەوە کە ئەو کەسەی خۆ بە گەورەزان و سەرکەشانە پشتی هەڵکردووە نەک حەزرەتی عەلی بەڵکو عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول بووە. بەڵێ زوهری هەرگیز پەردە پۆشکەری خراپە و بێدەنگ نەبووە لە ئازد ئەمەویەکاندا. بە پێچەوانەوە ئەوە ئەو بووکە بە دووبارە و چەند بارەکردنەوەی ڕاستیەکان خۆشەویستی ئەهلی بەیتی بردە نێو کۆشتی ئەمەویەکانەوە. حاڵەتەکە زۆر ڕوون بوو بەڵام هەروەک چۆن ئەو کەسەی بۆ یەکەم جار ئەبوو هورەیرەی بە درۆکردن تۆمەتبار کرد زانایەکی شیعی بوو بە ناوی ئەبوو جەعفەر ئەلئیسکافی، بە هەمان شێوە ئەو کەسەی کە ئەبوو زوهریشی بە درۆ هەڵبەستن تۆمەتبار کرد مێژوونووسێکی شیعی بووە بە ناوی یعقوبی، گوایە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان بۆ ئەوەی موسڵمانان لە تەوافی کەعبە دوور بخاتەوە هەستاوە بە نۆژەنکردنەوەی مزگەوتی ئاقسا لە قودسی پیرۆز و پاشان داوای کردووە لە زوهری کە لەم بارەیەوە فەرمودەی بۆ هەڵببەستێت. زوهریش هەستاوە ئەو فەرمودەیەی هەڵبەستووە کە لە سەرچاوە سەحیحەکانی وەک بوخاری و موسلیم و ئیبن حەنبەلدا هاتووە و ئێمەش لە بەشی نمونەی هەندێک فەرمودەی مەوزوع و هەندێک لەو فەرمودانەی لەمڕۆدا مۆری مەوزوعیان لێدراوە. لا تشد الرحال إلا إلى 3 مساجد مسجد الحرام ومسجد هذا ومسجد الأقصى. هیچ مزگەوتێک نییە ماندوێتی و ناڕەحەتی ڕێگا بگرێتە بەر بە مەبەستی پەرستش و پاداش بەدەستهێنان جگە لەم سێ مزگەوتە: مزگەوتی حەرەم، مزگەوتی ئەقسا و ئەم مزگەوتەی من. داخۆڕون نییە هەر خودی ئەم بانگەشەیە چەندە هەڵبەسترا و جێی پێکەنینە. پێشەموو شتێک نەمێژووی ئیسلام و نەمێژووی مەسیحیەت و نەمێژووی یەهودیەت هیچ کامیان باسێکیان تێدا نادۆزرێتەوە سەبارەت بەوەی مزگەوتی ئاقسا وەک مزگەوتی حرام بۆ تەواف بکرێتەوە و تەوافی بە 14 وردا بکرێت. پاشان مزگەوتی ئاقسا هەر لە سەرەتای ئیسلامەوە بۆ مسلمانان جێی پیرۆزی بووە و خودی قورئانیش باسی لەوە کردووە کە هەم خۆی و هەم 4 دەورەکەی پیرۆز کراون. لەم ڕوانگەیەشەوە نەک تەنها عەبدولمەلیک بەڵکو پێش ئەو حەزرەتی داود و حەزرەتی سولەیمان و حەزرەتی عومەر و پاش ئەویش سەلاحەدینی ئەیوبی و چەندان زاتی گرنگی دیکە ئەم مزگەوتەیان نۆژەنگ کردوێتەوە. جگەلەوە ئیمامی زوهری لە تەمەنی ڕیوایەتکردنی فەرمودەیدا هیچ کاتێک چاوی بە عەبدولمەلیک نەکەوتووە. ئەو لەگەڵ باوکی بوو کە لە پەنا عەبدوڵای کوڕی زوبەیردا لە بەرامبەر عەبدولمەلیکەوە شەڕیان دەکرد. جاناکرێت ئیمامی زوهری لە باوکی جیابوو بێتەوە و ڕۆیشت بێتە لای عەبدولمەلیکی کوڕی مەڕوان. ئەمە جگەلەوەی کە نەبینینی ئەم قسە هەڵبەستراوانەی یعقوبی لە هیچ کتێبێکی دیکەدا بۆ خۆی جێگەی سەرنجە. جا لە سەردەمی شوێن کەوتواندا کە بە هەزاران کەسی وەها ژیاون کە ئامادە بوون بۆ بچووکترینی بابەتی نێوسونەت ملیان وەک مەڕی قوربانی درێژ بکەن بۆ بڕین. ناکرێت و نابێت ڕووداوێکی لەم شێوەیە کە بانگەشەی بۆ دەکرێت بە نهێنی بمێنێتەوە. دیوێکی دیکەی بابەتەکەش ئەوەیە کە عەبدولمەلیک مرۆڤێکی هێندە ساویلکە نەبوو کە داوای لەو شێوەیە بکات. ئەو پێش ئەوەی ببێتە خەلیفە لە مەککەدا ئیمامێکی ناسراوی فەرمودە بووە کە تەنانەت خەیاڵی حەرامیش بە چاویدا گوزەری نەکردووە. لەگەڵ ئەوەدا ناسراوی لەگەڵ ئیمامەکانی فەرمودەی نێو شوێن کەوتواندا هەبووە. بەڵام کاتێک بوویە خەلیفە نەیتوانی پارێزگاری لەم هەستیاریەی بکات. لە سەردەمی خەلافەتی ئەویشدا ئیمامی زوهری تەنها منداڵێک بوو کە هێشتا لە کۆشی دایشیدا بوو.
زۆر بەداخەوە کە ئەم قسە هەڵبەستراوانەی یاعقوبی لەلایەن گۆڵدزیهەری ڕۆژهەڵاتناسەوە وەرگیرا و بەکارهێنرا. لەویشەوە کەسانی بەنێو زانای جیهانی ئیسلامی وەک ئەحمەد ئەمین و عەلی حەسەن عەبدولقادر و ئەبوو ڕەیە کە لە بەرامبەر ڕۆژ ئاواوە تووشی شۆک ببوون ئاماژەیان بەم ڕووداوانە کردووە وەک گۆڵدزیهەر. ڕۆژهەڵاتناسان لە کاتێکدا سەرچاوە سەرەکیەکانی فەرموودە هەبوون، سەرچاوەگەلێکی وەک کتێبی عەقیدە الفەرید کە کتێبێکی ئەدەبیە و کتێبێکی وەک ئەلئەغانیان کە لە ناوەکەیەوە دیارە کتێبی گۆرانیە بەکارهێناوە کە بە سەرچاوە هەژمار ناکرێن، بەو خەیاڵەوە کە ئەوەی لە ڕێی شکاندنی پایە سەرەکیەکانی فەرموودەوە بە تایبەتیش ئەبوو هورەیرە و ئیبن شەهابی زوهری پێگەی فەرموودە بڕوخێن و پاشانیش لەو ڕێیەوە ئیسلام بڕوخێنن. جێیداخە کە ئەوانی دیش ڕێگەی ئەمانیان گرتە بەر و ئاگادارانەیان بێ ئاگایانە خزمەتیان بە هەمان ئامانج کرد. پاشەمەش ئەوانەی بە شوێن هەمان ڕێدا دەڕۆن جا هەر کەس ببن دووبارە خزمەت بە هەمان ئامانج دەکەنەوە. زوهری بەتەنها خۆی ئیمامێکی تەواوە لە بواری فەرموودەدا. ئیمامە مەزنەکانی وەک ئیبن مەدینی و ئیبن حەبان و ئەبوو حاتەم و حافظی زەهەبی و ئیبن حەجەر کە لە دواییدا هاتوون هەمووان کۆک بوون لەسەر ئەوەی زوهری لە بواری فەرموودەدا هاوتا و هاوشێوەی نییە. کاتێک ئەم ئیمامە مەزنە ژیان جێدەهێڵێت، ئیمامانی ماددەگەرای موعتەزیلە وەک نەزام کە باوەڕیان بە مۆنیزم هەبوو مەیدانی گرتووەتە دەست. گۆڵدزیهەر و قوتابیەکانی لە جیهانی ئیسلامدا لە ڕێی سوودوەرگرتن لە قسەکانی نەزام و جاحظی قوتابی ئەو کە نووسەری ئەلکیتاب الحەیوان بووە لە بواری زانستدا تەنها داماویان بۆ ماوەتەوە. ئیمامی زوهری فەرموودەی لە دەیان هاوڵەوە وەرگرتووە و بە سەدان ئیمامی شوێنکەوتوان و شوێنکەوتوی شوێنکەوتوانیش لەوەوە فەرموودەیان وەرگرتووە. ئەو بە فەرمان و پێشنیاری عومەری کوڕی عەبدولعەزیز یەکەم کەس بوو شەرەفی بە فەرمی نووسینەوەی فەرموودەی پێبەخشرا و هەر بەم شەرەفەشەوە ژیا و پاشان هەر بەم شەرەفەشەوە کۆچی کرد بەرەو خانەی ئەبەدی. پێم وایە هێندە بەس بێت کە سەبارەت بە شوێنکەوتووە بەڕێزەکان بدوین. ئەمە لە کاتێکدا کە دەکرا باز لە چەندین ئیمامی گەورەی دیکە بکەین وەک محەممەدی کوڕی قاسم کە برازەی حەزرەتی عایشەی دایکمانە و لە حەوت فەقیهە مەزنەکەیە و بەسەر ئەڵقەی زنجیرەی نەقشی هەژمار دەکرێت، هەتا نافیعی مامۆستای ئیمام مالیک کە بەندەی ئازادکراوی ئیبن عومەر بووە، دواتر هەتا تاوسی کوڕی کەیسان کە بۆ ماوەی 40 ساڵ بەبێ خەوتن نوێژی بەیانی بەدەستنوێژی نوێژی شێوان ئەنجام داوە. لەویشەوە هەتا ئەسوەدەی کوڕی یەزیدی نەخەعی و ئیمامی ئەبوو حەنیفە کە ڕیوایەت کراوە چاوی بە چەندین هاوڵ کەوتبێت و چەندان ئیمامی دیکە، بەڵام لەوەندەی پەیوەندی بە بابەتەکەمانەوە هەبووە ئەم بڕەمان بە پەسەند زانی.